بەڕێزانم کاتتان باش دیدارێکی تایبەت لەگەڵ کەسایەتیەکی جوانی هەرێمی کوردستان هەم شاعیر هەم پزیشک هەم وێنەکێش هەم سەرۆکی قوتابخانە و پەیمانگا و زانکۆکانی جیهان. هیچی کەم بیر نەچوو دکتۆر. سپاست دەکەم. تەندروستی چۆنە؟ ئەمن ناوم نەوزادە، نەوزاد حاجی حیا باشجگەر. سپاسان دەکەم لە هاتنتان بەخێر بین. زۆر سپاس. هەندێ شتم وت هەم شاعیر هەم پزیشک هەم وێنەکێش هیچم بیر نەچوو؟ با ئەمن دەم نە شاعرم نە هونەرمەند مشکی خۆم دەکەم دەوڵەمەند. ئەوزار ینی هەر شتێک ئەوی پێم کرابیتن لەقب ئەوەندە زۆر زۆر ئیش هونەرە ئیش دەبی بکرێتن ئەوەندی کە کودەلەی پێداویستی ئیشەکانە ومێداوارم زۆر لە دوی ئەلقاب نەگەڕێن لە دوی کار و ئیش و ئینتاج باشە. لە کامیانەوە دەست پێ بکەین مەجاالە ئەدەبێکە قسەی لەسەر بکەین یان وڵەکەی ئەنگۆ حەستان لە چییە؟ حەزەکەم لەسەر مەجاالە ئەدەبێکە قسە بکەین چونکە بەڕێستان خاوەنی زیاتر لە 54 ئەخیر ئەبدەیت 54 54 کتاب کتێبەکانت زیاتر باسی چیەکەن دکتۆر؟ جگە لە نووسینی تێکسە شەعر و ئەوانە ئەوانی دیکە چین؟ چونکە هەندێک کتێبم خوێندۆتەوە و هەم لێرە بینیم باسی مێژووی بۆ نمونە کەرکووک خانەقین کتابەکان من کە زیاتریان پرۆژەنە نەتائجی یان کودەلەی لە بەرکەوتی پرۆژەیە. ئەمە بەنسبەتی بەڵگەنامە عوسمانیەکان کە 19 کتابی حتا ئێستا دەرچووە ئەوە پرۆژەک بوو کە مێژووی ما لە ژێر سوڵتانی عوسمانی 500 ساڵ ئەمە ماین و ئەو مێژوەی کە هەمان بوو ئەوان تەوسیقیان کردی ئەوان دایان ڕشتیە بگەڕێنینەوە بیبینینەوە و ئەوە بوو چوینە ئەستانبولی جەماعەتم نرد لەوێن دەرێ بەڵگەنامای تقریبان 55-60 بەڵگەنامای هینە ئەوە یەواشر کردمانە پرۆژە هەولێر سلێمانی دهۆک بارزان مەسەلەن تەلعفەرە ئێستا دوایم خانەقینە هەموو کۆیەیە هەموو ئەترافەکان حتا هەر کەسێک هەر توێژینەوەرەك بیبینیتن بیەوێتن بتوانیتن مەزدەرەشی ڕەسەن ببینی پێش ئەوەی بچیتە خۆی ماندی بکاتن باشە کە کورد حازر بتن. دکتۆر لە ماوەی ڕابردوو بەڕێسان زۆر بە گرنگی و گەورەی باسی مەسەلەی AI کرد. باشە هیچ کتێبێکت نییە لەو بابەتە یان تەنان بیرمە بەڕێسان باسان لەوە کردوتت من شۆڕشی AI لە هەولێرەوە ڕادەگەێنم بۆ ڕاست ئەمە چۆن ینی ئەم بابەتە AI بە کتابك بە هەزاران کتاب وێنێ AI لە بدایەتی خەلیقەتەوە هەیە بەس بەو شێوازەی نییە هەبووە پێشتر یعنی بەو شێوازێنەوە بەس AI ئەو شتێکە ئیش بکرێتن دەبوو جاران توێژنەوە دەچووی مەسادرت دەهینە داتات خردەکردەوە AI ئێستا ئەو داتانەی لە دنیای هەیە هەمووی کۆ کردیتەوە لە سێڤەرێک و مەشین تینگینگکێ هەیە یعنی ئەدەوات ئادات فکر دەکاتن کو تەنسیقی بکاتن کە ئەتو سوالێکی لێ دەپرسی بە ئاسانی جواب بداتەوە پێی ناوی ئیشەکە ئەتو بکەیت ئەتۆ پرسی فەلوێ ئەو شۆڕشەی کە AI کردی لە دنیاە کارەبا نەیکرد تاقە شەمسی نەیکرد دیجیتالایزیشن نەیکرد لەبەرچێ هەموو ئەو شۆڕشانەی لە تازەی بڵێن لە 1950 حتا 25 هەمووی بەستە یەکدری بۆچی دکتۆر بەشێک لە خەڵکی لە دنیاڵێن AI هەڕەشەیە بۆ سە مرۆڤایەتی یعنی ئەگەر لە داهاتووە ئابەم جۆرە ئەتوچێکی نەزانی تەبان ئەوی نەزانی ینی ئەوی نەزانی چییە ئەوەندە پرسیاریان لێ دەکەن ئەوی دە لە هەرشەیە هەرۆ لەگەڵ بابەتی AI تەبعاان پێویستە ئێستا بوویتە پێویستەش عەسر وەچی ئۆکسسیجینی لێ دێتن وەچی خواردن لێ دێتن چۆکو دەبیتە هاوکارێکی باش دەبیتە سکرتاریەتێکی باش دەبیتە هاوکارێکی زۆر چاک ئێستا زۆر جار هوەریش بە AI کرێ بەنمونە
گۆرانی بە ئای دروستکرێ ینی لەگەڵ ئەمە شایت لۆنا یعنی باشە جاران شاعر شاعرەکەی دەنووسی مۆزیقار دەینووسی دەچون تیان ئەتوو بە ڕۆژان بە شەوان بە مانگان دەڕۆیشت حتا گۆرانێکت دەبوو بەس ئاخر ڕۆحی تیا بوو دکتۆر یعنی بە نمونە ئێستا تۆ باشە گوێ لە حەمەی ماملێ بگری یان گوێ لە حەمەی ماملێ بگری بە ئای یعنی ئەمە ئیوەی نییە ئەتو بلێ مقارنە بکەن ماملەکەی خۆشترە چووکە ئەمن 10,000 جار جۆم لێ بووە وانە 10,000 جار جۆم لێ بووە بەڵام کچم ماملەی پێخۆش نییە منداڵەکانی منداڵم پێیان خۆش نییە چکو جوان لێ نەبوو چی من ئەو هەستەی کە لە دەماغت فێر بووە فێر بووە فێر بووە ئێستا تو دەری دەینی ئەوە لە کنوان نییە یعنی ئایش 20 ساڵی دیکە ئەو مقامنێکە ئێستا عینەن هەستی دەداتە عالمەکەی دیکە وەکو حەمەی ماملەکەی ئێستا لێت ئەوەی لێت پێتان وایە وای لێت دەبی وای لێ بێ وای لێ دێ ئێستا تەوتیقکردن ڕیکۆردکردن زۆر 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 پێویستە ئێستا تو ئەو چەند ڕیکۆردانە ئەمە دەکەن ئێستا هەموو لە عسمان تەزیل کرا چۆن ئەو تو کامێرە چ کردیە هەموو بە سکایلایت بە سکای دەدەی سکای لە سێرڤەرەکان لە شتەکان دەبینێتن ئەمەی ئێمەژی ترە چێتە ئایە طبعاً بڵاوکرێت ئەوە چتان داتایەکە لۆ ئای ئەتو دەڕۆژ دیکە ئەوەی بڵاوکەوە بە ئایا برسە ئەو لەگەرڤاری ئەو قسێک کە کرا کوو بوو کوونە بوو پێت دەلێت چه غەڵەتی کرد پێ دەلێ ئەو لە فلان جێ غەڵەتەکی دەعاە کرد لەوەی ئەوەی کرد ئەوە باشە چونکو ڕاست دەکاتەوە یەکێک لە تێکسەکانی بەڕێزت کە زۆر ینی با بڵین بەرخەڵک کەوتەنا هەندێژار ئێستا کراوە بە ساوندی سناپ و ئینیساوانە یەکێک لە تێکسەکانت لە جاهر بە زمانی خۆ لە چێیدا لە چێی دووەرە خەونم هاتە خەونە زۆر زەر هاتە خەونم نە ئەمە ئەمری پێ دەکەم وەرە خەونم یعنی ئەمە ئەگەر نەیەتە خەونشم ئەمن دەتوانم لە خەونی خۆم لە خەیال خۆم درستی بکەم کە ئەتو خەون چییە خەیال خۆتە لە ڕۆیا دەیبینی بەڵام ئەتوو زۆر کەس ئەگەر خەیاڵ ئاست بیتن شاعرێکی باش بیتن دەتوانیتن خەیاڵی وەچی واقع پیشانی دەمای خۆی بکات بدات ئەوزار کە هەندێک جار لە کن شاعری حقیقەت و خەیاڵ تێکەڵ دەبن دەمز دەبن بەڵام دەزانیتن چیە خەیاڵە چیە واقعە فەوجە هەندێک جار تو خەیاڵ پێخۆشترە واقعکەسیوە دکتۆر لێکەکەم نووسیار وەچی لەو ژیانەی بوو نەما بەس هاتە خەونت بەلی هات چەند جاری کە پێدوتووە وەرە خەونم جارێک پێم گوت جارێک هات باش لەگەڵ ئەو بابەتە لەگەڵ هات وەچی پەری هات ئەوە بدە نەکنە ئەچکە حسێ بکرێت کاتە خەونم وەچی پەریەک هاتە خەونم چەندێک پێشتر ئەو تێکسەت بۆ نووسی وەڵا کە کردیانە هەرا ئەو وەخت لە وەختەوە داخی ئەمن ینی حقیقەتەکە شەوەک دانیشت بووم ئەو قسەیم کرد و بڵاوم کردچی وەڵا حەزەکەم وەڵی ئەمن لە بیرم نییە ئێستا باشە ئەنگۆ جوان دەتوانم بزان لە هەزاران کەس گوتی دەیان کەس قسەی کرد و هەنگەندە کەس هەر کەسێک کو تێدەگا وا تێگەیشت دکتۆر تۆ زۆر لەگەڵ مەسلەی عاشق و خۆشەویستیای بەێ عاشق بووی لە ژیان تا ئەوێ عاشق نەبوو نەژیایە هیچ کەسش نێبی لە عاشق نەبوویمە هیچ ئەبەت نابی عاشقی چی بووی چێ بوویت نە عاشق خۆشەرتنی عاشق بەس عاشق لە عمری حتا 25 ساڵی عاشقی ئافرەتەچی دەبی پاش 25 ساڵی حتا 40 ساڵی ئەتو عاشقی کار و حاڵ و وەزعی خۆت دەبی پاشەوەی دەبێ خێزاندەر عاشقی ماڵ و منداڵ و حالی خۆت دەبی لە بدایەتەوەش ئەتو عشقی وڵات و عشقی جوانی و عشقی حیاتت هەیە فعاشق ئەو شتە نییە بڵێ ئەمن ئەوەی عشق شتەکە لە هەموو جێیەک پەیوەندی هەیە لە هەموو جێیەکیش پارچەی هەیە ئەو پارچەنی هەموو پێکەوە بکەیت دەبیتە عشقی خودای عشقی خودایی تۆ ێساش عاشقیت طبعاً عاشق دەبی عاشق بمنم تاکەی حتا پاش مردنشم
لە مردنشم عاشقم هەر عاشق دەبێت باشە خوا لە یەکتان نەکە لەگەڵ خێزانی بەڕێز سافات و سۆزان غەڵەت نەوت خۆشەویستیەکی سیر هەیە لە نێوانتانە نەسەیرنێ واقعیە بەڵێ بەڵام خۆی بسەبێت بۆیە بووە بە سیر چونکە ئەم خۆشەویستی ئێوە ئیتر وەکو حاڵەتێکی هەیە هەموو کەسایتی بەس شەرم دەکەم بیلێ شەرم دەکەم ینی لەکنەمە شێوازەشی عەزایبە ئەتو لەگەر یەکەشی 40 ساڵە 20 ساڵە دەژی ئەگەر خۆشنەوە دی چیە تو دوو بەردش لە تەنشەیەک دیری دابنەی لە 84ەوە ئەمە خێزاندارین پێکەوە باشە کە بازەوە دەکرێت لەو دنیا حۆری هەیە وایە ئەوە هەیە وایە تۆ ئەو ئەمە گوتیتم لە زۆر جارش بدەینم هەفتە حۆری من ناوێ خێزانی خۆم زۆر سوپاسی دەکەم بمدات لەو دنیا لەو دنیاکەی دیکە لێرە ئەلحەمدولillah ئیمنە هاتە بەڵام لەو دنیاش هەژاتی حۆرەکان نامێ هەفتام ناوێت ئەو فکر لەو شانە مەکەن خەیاڵ خوا لە یەکتان نەکە هیوادارم هەمیشە تەندروست باش من پێکەوە دکتۆر بۆ زۆر جار کە باسی خۆشەویستی خاک و نیشتیمانەکەی جۆرێک حاڵەتێکی دڵت پڕە بێ وایە پێ دوایە ئەمە ئێمە وەک پێویست احترامی خاک و غەدرمان لێکرد زوڵممان لێکرا ئەمە خۆمان زەعیف بووین زاهێل بووین نەمانتانی خۆمان دروست کرد هیچ خەتا هیچ کەسێکی لە خۆمان زیاتر لەم ڕابردوو ئێستاش یەکەمین گوناحی خۆمانە کە ئەمە پەیوەندیمان لەگەر خاک و مرۆڤەتی و لەگە وڵاتی خۆمان پەیوەند نینە پەسەند نینە بەو کاتەی کە پێویستە لەبەرەوەی جاهلین و لەبەرەوەی فرسەتمان نەدرایتێ لە خۆمانەوە لە دەرەوەی خۆمانەوە بتوانین خۆمان سەربەز بکەین شعرت زۆرە بۆ سنگڵەکان وەڵاهی شعر و معرم هیچ لە بیر نییە دەبی لێم ببورن سپاسەکەم بەس بە هەر لەسەر مەسەلەی و سنگڵ و شتە قسە بکەین بۆچی حەزەکەی مرۆڤ زۆر بەزووی لەو قۆناغی سنگڵە بێتە دەرەوە زۆر ضروریە کە استقراری نفسی ضروریە کە احتیاجی لەش پێویستە کە استقراری عقلی پێویستە هەزاران سەبەب هەیە کە تو بێ صاحب خێزان ببێ خێزاندەر ئەمن دائما دەڵێم کوڕ و کچن کە دەبنە خێزاندار دەبنە ژن و پیاو کە دەبنە باب و داک دەبنە باب و داک بڕۆنە چەند گەورە دەبیتن ڕاست لە کوڕێک دەبیتە پیاو دەبیتە باب لە کچەک دەبیتە ژن دەبیتە داک یوەینێ ئەتۆ بلێ لەبەر چە لۆ ڕاستە ناڕەحەتی تێدایە باندیبوونی تێدایە بەڵام دائیمەن خۆشیەکەشی زۆرە بەڵام ئەمە خۆمان عادەتمانە خۆشەکەی خۆمان دەشارینەوە نەکو چاومان لێ بدن نایڵێنا لێم نایلێنشتیان کەم هەیە دەیلێ باشە پێ دوایە لە چ تەمەنێکەوە چ قۆناغی هیچ تەمەنەکەنی هەر وەختە مەجالت بوو فرسەت بوو بیکە دکتۆر لە چ شتێکی ژیانت پەشیمانیت فکرم لێ نەکردیتەوە ئەوی نەم کردیە خەلاص ڕۆیشت لۆ چێ فکری لێ بکەم بۆ نمونە شتێکت کردبێ بڵێ خۆزگەوانە بووە ئاوا بووایش حاڵتی وا بووە یعنی لە ئیش هەندێک زار دەبیتن بەڵام یعنی ئەتوو بلێ شەکی مهمی ئەوم نەکرد بە ئەو بە ئەمن ئەو وەراوردەی بکە ئەوی ڕۆیشت هیچ وەراوردی لێمەکە فکری لێمەکەەوە لۆ ئەوە بوو بەڵام استفادێ لێ بکە یعنی ئەو ژیانە ئەو فرسەتانە کە لێ دەڕوە مێ لە زارشکە بڕواتن یوەی نیە تو بلێ بەڵام بلێم هیچ شتەکەم لێ نەڕۆشتە باش زۆر شتم لێ ڕۆشتە ئێمە زۆر جار بازەوە کرێکە دڵی کەسێکت شکانووە دڵیان شکانووە تۆ بە عملی ئیشت لە دڵا کردووە پێت گوناه نەبووە کە و دڵە پشکێت کە لەمست کردووە بریندار بکەیت لۆ چاچی دەکەی مەسەن تو دیوارێک خوارە چاچی دەکەیەوە ئەو چاچی دەکەی دەرکێک شکایە چاچی دەکەی یعنی دڵەکە شکاندن جوایزە بە اعتیباری
سەقافی و ئەدەبی و کودەلی کۆمەڵایەتی ئەوە جوازێ لە دڵشکاندن ئەو وەختی کە دکتۆر دەچی کە نەخۆش دەوێت چاچی بکات دەوێت دەرمانی بکاتن ئەوە جوایزە لەوەی دڵشکاندن شێوازەکی کۆمەلگایە کۆمەڵ ئەوەی دانایە دڵ ناشچێتن بەڵام ئەتوو عاجز دەبی لەو تەسەرفێ بەرامبەر لێ کردی ئەتوو دەلە دڵم شکە دەرمانی زۆر دڵت کردووە دکتۆر الحەمدلله دەرمان دڵ خۆشم کردی ئی خۆشت زۆر باشە ئەو پرۆژەی زەکات بەێ زکاتی زانست ئەو زەکاتە هەر ئەو زەکاتەیە وەکو لە ڕابردووە پارە ئەدەی بە خەڵک یان تۆ نە شتێکی جیاوازت کردن فێرکردن خێرە خێرەکەش لە کنەما ینی خۆزەکاتش خێرە ئەگەر پارە بی سامان بی یان مەسەن دانەوێلە بیتن بەڵام پیرۆستترین زەکاتی زانستە فێرکردنە چونکە تو کە فێری دەکەی ئازادی دەکەی لە فەقیری کە فێری دەکەی کە زانست فێر دەکەی کە پیشە فێری دەکەی ڕەوشتێک فێری دەکەی چاچی دەکەیت زیاتر چاکتری دەکەی کە چاکتری دەکەی حیاتی بەرەو پێشتر دەڕواتن چاکتر دەبیتن ئەوە هاوکارەکە لۆی فەلۆیە ئەمە تقریبا منەزاکەماندانایە منەزەمە زەکاتی زانست لە کوردستان تەزیلە و لە عێراقش ئینشاءڵە دەبیت ئومێدەوارێن بیکەینە مؤسسەی عالەمی با ئەمەش وەچی گوگڵەکەمان هەبێتن لە دنیاە پێ بلێن زەکاتی زانست بڵێن ئەوە لە کوردستان لە زانکۆی جیان دەرچووە دکتۆر یەکێک لەو باتوانین بڵێن وەکو پرۆژە چونکە پێم وایە 12 بەرگت لێ نووسیوە مامۆسا ئاڵێ ئێستاێبەکان هەیە لە سەر مێزەکە ئەو یەک لەوانە لە بن دەستمە ئەوە تێکسەکانی وەڵا پێم خۆشە هەستەکانە ینی هەستە کتابەکانی مامۆستا ئەلێ هەموو لەسەر پەروەردەی تاک پەروەردەی قوتابی پەروەردەی کۆمەڵ پەروەردەی پیشەیی پەروەردەی ینی ئەوی فکرت لێ دەبیتن کوی یەکەشێت ینی ئەساسی زەکات العلم فکرەی زەکات علم لەو پرۆژانە دێ هەم یەقول المعلم بە عەربی هەمیش مامۆستا لێ ئەسا ئەم لاپەڕەیە ئەو لاپەڕێ دەرچوو مەسەن دەلێ مامۆستا ئەلێ لە گۆر هەستام بۆی لە خۆر سوتام بۆی لە دوور هاتم بۆی کەرچی لە ناوم بووی جوان لە ناوم بۆ ئەمەش لە زیێدیکە لێ دەگەڕم زۆر شت هەیە ئەمە دەبی لە ناو خۆمان بچینە ناو خۆمان حتا بتوانین کەسی دیکە ببینین شتی دیکە ببینین ناو خۆمان ئی خۆمانە ئی دەرەوەشی خۆمە چکو ئەمە پێکەوە بی دکتۆر هیچ کاتێکە دیاری کردووە بۆ نووسینی ئەو تێکستانە زانم شەو لای تۆ گرنگیان خۆی بەڕۆژ ئیش وەختی ئیشی ئەوەندە نیە بەس بە شەو بەسە هەندێک جار دەستم دادنشم دەنووسم یان هەندێکات زۆر جار لە ڕۆیشتن یان لە خەوێ هەڵدەستم یان لە مەسەن لە ئیش لە نان خواردنش هەندێک جار هەندێک فکر دێتن هەڕاز وا بووە ئەمە نان خواردن بە جێشتێ چوومە نووسیتم هاتی مەدانەکەم تەواو کردی ئێ شێوێ هەڵستایمە لە خەوێ وچی خەونک هاتی من شتەکەم ئەوانی نووسیتم بسەر چوومە نووسیمە لەناو تڕەمبێ لێ ناو هەر جەیەک قەلەم و دەفتەرم پێە ئەو کاتەی کە ئیلهامەکەیت زانمێ هەستە کە مێشکت پێ دەلێ ئەوە ئەمنش بڕک تێکست بۆ ئافرەت زۆر نووسیوە ئافرەت نیوەی وڵات نیوەی دنیاە و خولقێنەرە دەبی لێ بنووسێتن ئافرەت خولقێنەرە دەبی هەموو کەس ئەو قیمەتێ بداتن ئافرەت داک و باب و خوشکوە خێزانە دەستگیرانە خۆشەویستە هەموو شتێک باش گفتوگۆ لەگە بەڕێزە زۆر خۆشە بەزیتر کاتی بەرنامەکەشمان هەرەوەنەیە من زۆر سپاس دەکەم هەر بابەتێکەیە من بیرم چوو بێت بەڕێزت حەزکەی قسەی لەسەر بکەیت فەرمووی ئەمە لە قسمەتە سوپاسان دەکەم لەواتنتان و سوپاس دەکەم لۆ هەموو مبەرمجەکانیان ئەو کەسانێک کە ئیش لە ئیعلام دەکەن بەڕاستی ئیعلام پیشەکی زۆر پیرۆزە دەبی ئەمە
سنجی بدەینێ هەنجی بدەینێ ببیتە علم و معرفەت نەبیتە شێوازەگە لە شێوازی شێواندن بە ئەمە ڕۆناک بیر بین بە ئەمە جوان دیتە بین بە ئەمەشی جوان بنرخێنین و ئەو کەسانە لە ژیانن قیمەتی ژیانیان بدەینێ و ئومێدەوارم خۆ بتان پارێزیت. زۆر سپاس دکتۆر مادوم کردی سپاس بۆ جەنابەت. بەڵێ بەڕێزان گفتوگۆی ئەم جارەمان کۆتایی هات لەگە بەڕێز دکتۆر نەوزاد یەحیا باجگر کاتێکی خۆش بۆ ئێوەش سپاس تا ئەم کاتەکە بینەرمەوە. سپاسم دەکەم.